وخواي پروردگار لقرآن بدقة صريح بما يقول إنما المؤمنون إخوة. مرۆڤ ئەگەر بێت و بووە ئەهلی قورئان، یەک لە بنەمایەکانی قورئان ئەوەیە کە خوای پەروەردگار جەل جەلاله هەموو ڕابطە و هەموو وابەستەکانی ئینسانی لە ناو ژین و بوونە لەگەڵ یەکترا ینی فرامۆش نەکردووە، بەڵام ئەوەی کە کردیتی هەڵی بژاردێت و خاتری ببیتە ینی چەقی علاقە لە بینی کۆمەلگا لە بین ئینسان و ئینسان، وابەستەی عەقیدە و وابەستەی ناسینی ئیسلام و ئەو دنیا بینیە کە خوای پەروەردگار جەل جەلاله لە قورئان و پێغەمبەرش عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتە پیرۆزەکان و لە ژیانی خۆیدا تەطبیقی کردیە. ڕابطەی عەقیدە ئەو ڕابطەیە کە مسلمانە بە یەکدیکەوە ئابەست و خوای پەروەردگار لە قورئانێ بەدەقة صریح بەمە گوتی إنما المؤمنون إخوة، ئیمانداران برای یەکن و پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم پێمەی فەرمووەوەی کە المسلم أخو المسلم، مسلمان برای مسلمانی، ئەو برایەتە لەسەروی برایەتی دایک و باوچە، يعني حتى ئەگەر بێت و تعارضەکە بی لە بینی برایەتی داک و بابی لەگەڵ بەتایبەتی ئەگەر پەیوەندی بە جانبی دین و ئیمان و عەقیدەیەوە هەبی، ئەبێ ئینسان برایەتی عەقیدە هەڵبژێری بەسەر برایەتی حتا وەکو نەسەبیش، چونکە لەبەرەوەی لە ڕۆژا قیامەتێ برایەتی نەسەب ئیستیفادەی لە بۆ ئینسانی نیە، بەڵام برایەتی عەقیدە زۆرن ئەو شتانەی کە خوای پەروەردگار جەل جەلاله پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی پاداشتی خۆشەویستی و برایەتی و مەحەبەتی کردووە لە پێناو یەکدیکە، لە پێناو خوای پەروەردگار لەگەڵ یەکدیکە. وەتە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لە مەیدانی مەحشەرە هەندێک کەس میوانی تایبەتی خوای پەروەردگارن، یەک لەوان ئەوانن کە رجلان تحابا في الله اجتمعا عليه وافترقا عليه، ئەو کەسانەنە کەوا لە پێناو خوای پەروەردگار جەل جەلاله یەکدیکەیان خۆشویستیان لە خوای پەروەردگاریش لەبەر دین و مەنهەج و کەرامەتی بەرنامەی ئەو یەکدیکەیان بەجێهێشتووە، کەواتە ئەبێ ئینسان لە ناو خۆی بەڕاستی برای یەکدیکە بی تەبابین و هەروەها ئازار بچێژین بە ئازاری یەکدیکە. ئەو فکرە قەومیە لیبرالیە کە ئێستا باڵی بەسەر دنیایدا چێشایە وانەکەین ببێتە بربەستێک لە پێناو ئەوەی کەوا بیکەینە بەدیلی ئیسلامەتی خەڵکمان لەسەر ئەساسی زمان و خاک و لەسەر ئەساسی کلتور خۆش بووێ، بەڵکو ئەبێ لەسەرەوەی ئەو شتێکی دیکە هەیە کە پێی دەوترێ دین لەسەر ئەساسی دینەکە، ئەما ئەوەی دیکە برای خۆتە خۆشتۆیە، برای قەومیتە، برای کۆمەلگاتە، حەق و مافی بەسەرتووە لە قانون نایەکرد، بەڵام ئەوی تر لەسەرەوە برایەتیەکی دیکە هەیە کە پێی دەوترێ برایەتی ئیمانی. ئەبێ ئینسان چکە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرمووی مثل المؤمن في توادهم وترحمهم مثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیثەی باس لە ئومەتبوونمان لۆ ئەکا، ئەفەرمی مسلمانان وەکو ئاعزای یەک جەستەوان، چۆن ئەگەر بێت و لە جەستەیە کە ئازار بگاتە ئاعزایەک هەموو ئەوانی دیکە لە بۆی بەغەمن، لە بۆی دێنە ئازار، لە بۆی دێنە ژان، ئەبێ ئینسانی مسلمانیش لە بەرامبەر برای مسلمانی وابی. جاگەر برایەکی مسلمان ئەو حەقی لەسەر خۆی واجب نەکرد بەرامبەرە من، معنەی وانە ئەبێ ئەمیش بە هەمان شێوە وەڵامی بدەمەوە، چونکە لە ئیسلامە داوام لێکراوە خراپەی بە خراپە چارەسەر نەکەم، بەڵکو خراپەی بە چاکە چارەسەر بکەین.